ڕۆژتان باش بەڕێزان، دیارە ماوەی چەند ڕۆژێکە بابەتی سەرهەڵدانەوەی کۆڕۆنا و کەرەنتینە و ڕێکاری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا زۆر بە گەرمی باسی لێوەکرێ. ئەمەش پەیوەندی بە دوو هۆکارەوە هەیە. هۆکارێکیانەوەیە کە ئامارەکان بە شێوەیەکی گشتی لە پارێزگاکانی خوار و عێراق ڕوویان لە زیادبوونە و وڵاتانی دەوروبەریشمان بە هەمان شێوە ژمارەی توشبوون پێیاندا زۆر زۆرە و باسی ئەوەش دەکرێت کە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕووەکاتە پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئەمەش یەکێکی کەیە لە ترسەکان و بەپێی لێکدانەوەی پزیشکەکانی کە لە بواری بڵاوبوونەوەی نەخۆشی گوازراوەکانە کارەکەن، سەرەتای مانگی سێ سەرەتای هەڵدانەوەی ڤایرۆسی کۆڕۆناکە بێت بەپێی ئەو سایکڵەی یان ئەو ژیانەی کە ڤایرۆس خۆی هەیەی بەپێی تەجروبەکانی کە هەیەیان بووە چەند مانگێک زۆر بەهێزە بێ پاشان ماوەیەک وەرەگرێت و دیسانەوە دەست پێەکە. ئەمە بۆچوونی ئەو پزیشکانەیە کە لە سەرەتای مانگی سێ ئەکرێ بەپێی ئەپیدمیۆلۆجیکەڵ ینی ئەکسپلانیشن، لەبەرەوە ئەوان پێیان وایە سەرەتای مانگی سێ جارێکە شەپۆلەکە دەست پێ دەکاتەوە. ئەم هۆکارانەوەیان کردووە کە گفتوگۆیەکی زۆر لەسەر سەرهەڵدانەوەی ڤایرۆسەکە و کەرەنتینە بکرێت. ئێمە لە پارێزگای سلێمانی ژمارەی توشبووان تا ئێستا خۆشبەختانە ژمارەیەکی زۆر کەمە. ئەتوانم بڵێم وەکو پارەم کاتانە باشتریشین. ئەوانەشی کە توشە بن بە 150یان ئەگەر زیاتر نەبێ ئەو خەڵکانن کە لە دەرەوەی هەرێم یێنەوە بۆ ناو شاری سلێمانی. ژمارەی داخڵبوون لە نەخۆشخانەکان ئەتوانم بڵێم ڕێژەکەی زۆر زۆر کەمە، ژمارەی مردن خۆشبەختانە هەر زۆر زۆر کەمە. بەڵام مانای وانە بەم شێوەیە بەردەوامە بین، چونکە ئێستا خۆتان نەزانن سەردانکەرێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراقەوە سەردانی پارێزگای سلێمانیان کردووە و بۆ گەشتیاری ئێستا پێم وایە هەرچەندە ئەمە شتێکی باشە و شتێکی خراپە، لایەنێکی باشە و لایەنێکی خراپە، لەوەچێک خۆشترین و ئازاترین پارێزگای سلێمانی بێت لەبەرەوەی ڕێکاری تەندروستی تیا جێبەجێ ناکرێت بۆیە خەڵک ڕۆ کاتە ئێرە. بەڵام ئەوەش دیارە کاریگەری خراپیە بێت ئەبنە هۆی گواستنەوەی ڤایرۆسەکە بۆ پارێزگاکەمان. ئێمە پێمان خۆش بوو سەردانکەر ئەم ماوەیە سەردانی ئەم بەهارە سەردانی پارێزگای سلێمانیەکە، چکە ئەبنە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. بەڵام بەداخەوە ئێمە ناتوانین ڕێگر بینەوە، ئەوەش هۆکاری تایبەتی خۆی هەیە. بەڵام ئێمە ئەو پلانەی کە دامان ناوە پاش گەڕانەوەی سەردانیکەرەکان سکرینینێکی بەهێز دەکەین لە نێوان شوێنە گەشتیاریەکانە و داوا لە هاوڵاتیانەکەین پابندی ڕێنماییەکان بن بە تایبەتی ئەو شوێنانەی کە گەشتیار ڕویان تێکە، ئەو چێشتخانە و ڕێستۆرانت و ئوتێلانەی کە گەشتیارەکان سەردانیانەکەن، چکە نەخۆشیەکە لەو شوێنانەی کە ئەوان هاتوون بوونی هەیە و هەستیان بە هەر نیشانەیە کرد بە زووترین کات سەردانی نەخۆشخانەکانی ئێمە بکەن بۆی پشکنینیان بۆ بکەین و ئێمە خۆشمان پاش گەڕانەوەی سەردانیکەرەکان پشکنینێک و مەسحێکی تایبەتەکەین لە نێوان ئەو کەسانەی کە لەو شوێنانە کارەکەن. هیوادارین نەخۆشیەکە بە شێوەیەکی بەربڵاو ئەم جارە سەر هەڵنەداتەوە. من بۆ خۆم ڕەشبین نیم، پێم وایە وەکو پار تووشی کارەساتی گەورە نابین. پێویستمان بۆ نییە زۆر ترس و دڵە ڕاوکێمان هەبێت، لەبەرەوەی ئێمە تەجروبەیەکمان لەگەڵ ڤایرۆسەکە پەیدا کردووە، ئەزانین چۆن تەعاملی لەگەڵا بکەین. ئەو ترس و دڵە ڕاوکێیە نەماوە و بە زووترین کات ڤاکسینەکە لە ماوەی چەند ڕۆژێکی کە گاتە عێراق ئەمە شۆکارێکی ترە و پێشم وایە پارێزگای سلێمانی ئێستا بەبێ وەرگرتنی ڤاکسین خۆیان زیاتر لە نیوەیان وەکوایە ڤاکسینیان وەرگرتبێت لەبەرەوەی بەرگریان پێیا کردووە لە شیان. ئەمانە هەمووی هۆکاری بەهێزن بۆەوەی کە ئێمە ترسمان نەبێ و دڵە ڕاوکێمان تیادا دروست نەبێ بۆەوەی کە بترسین. بەڵام لەگەڵەوەشتا پێویستە پابەندی ڕێنماییەکان بین و پێویستە
نهێڵین ڤایرۆسەکە جاری کە بڵاو بێت بە دڵنیاییەوە ڤایرۆسەکەیەتەوە شەپۆلەکەیتەوە بەڵام شەپۆلێکی بەهێز نابێ و ئەگەر ئێمە پابەندی ڕێنماییەکانی خەڵک بە زووترین کات سەردام بکات خۆی جیاکاتەوە چارەسەر وەربگرێ پێم وایە بە شێوەیەکی ئاسایی شەڵاتێ بڕێ کە ڤاکسینەکە شاڵ کۆتایی بەم کارە بێت پێم وانیە جارێکە لە پارێزگای سلێمانی کەرەنتینە ڕاگەیاند خۆی ئەگەر بەدەست ئێمە بێ ئێمە حەزەکەین جوڵە بوەستێنە بەڵام تۆ خۆ دەزانی بارودۆخی ئابووری پارێزگای سلێمانی و ئێمە تەنها کەسی بڕیار بەدەست نین بۆیە لەوە چێت هێزی هاتنی گەشتیار و هێزە ئابووریەکە بەهێزتر بێت لە ڕێنماییەکانی ئێمە بەڵام ئێمە لەگەڵەوە شادانانیشین دەستەوەستا لەگەڵ واقعەکەیە کاکە تا ئێستا لە قوتابخانەکان کێشەی زۆر گەورە ڕووی نەیاوە و ئەوەشی کە ڕوویاوە بەڕێی ئێمە شتێکی ئاساییە ئێمە بۆی ئێوە بەرچاوتان ڕوون بێ کاتێک زەنگی مەترسیدار بۆ ئێمە لێدرێ کاتێک کە ئێمە ڕێکاری تون دەگرینە بەر کە نەخۆشخانەکانمان جێگەی نەبێ نەخۆشی تیاداخۆ تا ئەو کاتێک کە جێگەمان نەبێت توانامانە بێ ئاساییە با خەڵک توش بێ ئێمە چارەسەری یەکەین چونکە ئەمە پرۆسەیەکە ناوەستن ئێمە سلێمانی لەگەڵ بەڕێوەبەری گشتی سەرۆکی سلێمانی بۆ سەردانی قوتابخانەکان هەمزار قوتابخانەیەک وڵاتێکی دیایە بۆ قوتابخانەیەکدا زانی چەند ڕۆژ ڕابردوو باڵێکی سلێمانی تۆمارکرا دواتر گەرزی ئاسانی کار قوتابخانە قوتابیان لە تووشی کۆرۆنا بوو ئێوە هەماهەنگیتان هەیە لەبارەی ئەزانی چۆنە ئێمە خۆمان زۆر بە وردی چاودێری ئامارەکانەکەین و لە هەر شوێنێ بزانین ئامارەکان زیادی کردووە ڕێکاری پێویست دەکرینە بەر بەڵام تا ئێستا ئامارەکانی ئێوە نین کاری جدی لەسەر خۆی من پێم وانیە تا ئێستا بێ لە پشکنینەکە کۆڕۆنای گۆڕاو جیاوازێکی زۆر گەورەی هەبێت لەگەڵ کۆڕۆنای پێشترا یعنی هەمان چارەسەر و هەمان ڕێکاری پێویستە ئێمە پلانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بۆ ئەم قۆناغەیە ئەم شەپۆلەی داهاتوو کرد کە هیوادارین و پێشمان وایە شەپۆلێکی زۆر بەهێز نابێت لە چاو شەپۆلەکانیکە ئێمە لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی گفتوگۆمان کردووە ینی پلانێکی وامانداناوە کە مەلەفەکە بینە دەست ڕێکخراوی تەندروستی جیهانی لە سلێمانی بەڕێوەبەرایەتی تەندروستی لە پشتەوە هاوکاری بکە ئەوان خەتە و بەرنامە و کەم و کورتەکانمان بۆ دیاریکەن و هەر کەسێکیش لەوانەکەینە بەرپرسی مەلەفەکە و ئێمە خۆمان لە ڕووی مادی و معنەوی و لۆجستیەوە هاوکاری ڕێکخراوی تەندروستی جیهانی یەکەین بۆی بە شێوەیەکی زانستی بتوانین ڕوبەڕوو بێنە فەرموو ئێمە لا دەسەکەین خۆی ئامێر هەیە بەڵام خۆی کتێک هەیە ئەو کتێک کە ڤایرۆسەکەی پێتەش ئێشتا ئێمە نیمانە بەڕاستیی چونکە ئەم ڤایرۆسە چەند نیشانەیەکی لەسەر پێوتە ئەنتیجین ئەم ئەنتیجینانە ئێمە چەندانەیەکەکەین بە تارگێت پشکنینی بۆ بکەین هەر ڤایرۆسەکە ئەوەی تیابوو مانای وایە کۆڕۆنایە ئێستا ئەم ئەنتیجینانەی گۆڕیوە ڤایرۆسەکە پێویستمان بۆیە ئەنتیجینێکی کە تارگێت بکەین ئەوەش بە زووترین کار جێبەجێ بەڵێ ئەتوانی بڵێ فەرموو کاری بەڵێ بەنسبەت ڤاکسینەکەەوە بەڕاستی ڤاکسینەکە بە کەمیەتی جیاواز دەکاتە عێراق خۆی بە شێوەیەکی گشتی چونکە عێراق خۆدا نەزانەوە ڤاکسینە تەڵەبێکی زۆری لەسەرە هەر لەبەرەوەش عێراق 3 جۆر لە ڤاکسینەکەی هەڵبژاردووە کە بیکڕێ هەر کەمیەتێکە ئەگات حسەی سلێمانی بە ئەکیدی لێدرێ وەڵام ئەوی کە ماوەتەوە گرنگە میکانیزمی لێدانی ڤاکسینەکە و ئەو کەسانەی کە هەڵە بژێرن بۆی لێ بدرێن دوو بیرکردنەوەیە بیرکردنەوەیکیانەیە ئەوەیە خەڵک دەترسێت یعنی بەڕاستی بەوەی کە ڤاکسینەکە لە خۆی بە
بیرکردنەوەیکی ژەڵێ نەخێر لەوە چێک کە بێت لۆدێکی زۆر دروست کات و بێتە فەوزایەک لەسەری ئەبێ ڕێک بخرێەوە. ئەوەی بابەتی گەشتیارەکان بە دڵنیاییەوە و گەشتیارانی کە هێن ئێرە وەکو پێم وتی ئێستا ئاماری دوێنێ 7 کەس بووە سییانیان لە ئێرانەوە گەڕاوەتەوە. یعنی ئەوانەی کە پۆزیتیڤ بوون وابزانم 7 یا 4 یا سییانیان لە ئێران گەڕاونەتەوە. بە دڵنیاییەوە ئەوانەی کە هێن هەڵگری ڤایرۆسەکەن و ئێمە پێمان وایە ئەوان هۆکاری بڵاوبوونەوەی بنە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەر لەبەرەوەشە ئەوان بەرکەوتنیان لەگەڵ خەڵکی ئوتێل و شوێنە گەشتیاریەکان هەیە ئێمە سکرینین و پشکنین لەنا ئەوانە ئەەکەین بە زووترین کات و ئێمە ئێستا ئامادەکاریەکی باشمان کردووە یعنی ئێستا لە پارێزگای سلێمانی ئێمە ڕۆژانە توانین نزیکەی 2500 پشکنین بکەین تاقیگەیەکی زۆر باش. ئەو نەخۆشخانەیەکی زۆر گرنگە وڵاتی ئەڵمانیا دروستیەکات و من حەزەکەم لێرە شتێکی بیڵێم ئەوەیە کە ئێمە لەبەرەوەی لە چاو پارێزگاکانی تری عێراق بە شانازیەوە ئەو ئامارانەی کە بڵاومانە کردەوە ئاماری زۆر ڕاستەقی نەبوون و ئاماری زۆر شەفاف بوون ئەوانە زۆر جار لە ڕووی ئیداریەوە لەوە چێت کێشیان بۆ ئێمە دروست کردبێ پێیان وابوو خەڵک پێی وابوو لاوازی ئیدارەی پارێزگای سلێمانیە کە ژمارەی توش بوون زۆرە بەڵام بە پێچەوانەوە ئەوە بەهێزی پارێزگای سلێمانی بوو نەئەترسا ئامارەکانی وەکو خۆی بڵاوە کردەوە هەر ئەوە ژوای کرد کە کۆمەڵی هاوکاری گرنگ لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی مرکزیەوە بۆ پارێزگای سلێمانی بێت یەکێک لەوانە ئەو نەخۆشخانەیە بوو کە ئێستا خۆناغی زۆر باشی بڕیوە و سوودی زۆر باشی لێ وەرەگرین بۆ کۆڕۆنا و دوای کۆڕۆناش ئەتوانین سوودێکی لێوە ئەوەی کە لە ئێستادا زۆر باسی لێوە کرێت مەترسیەوەی جارێکە بەیان قەڵخانەکان و وەناوەندەکانی فەرمی بەوەی بڵاوبوونەوەی جۆرەکەی کۆڕۆنادا ئەمە تا ئێستا بەڕەسمی باسی لێوە کراوە ئەوەی کە خەڵک دێ وڵام دەستێت جارێک کە دەرگای قەڵخانە و ناوەندەکانی فەرمی بەڵێ خۆی لە ڕاستیەوە ئەگەر ژمارەی توشبوون زۆر زیاد بکە و سەرچاوەکەی قوتابخانەکان من بە دڵنیاییەوە ئیجراعات دەکرێت و قوتابخانەکان داخرێتەوە بەڵام ڕێگەی تریژێ یعنی شەرت نییە یەکسەر قوتابخانەکان داخرێنەوە ئەکرێت دەوام نیوەی ئۆنلاین بێت نیوەی ئین بێت یعنی خۆناغ بە خۆناغ داخرێت بەڵام تا ئێستا هیچ نیشاندەرێک نییە بۆ ئەوەی کە دەرگای قوتابخانەکان داخرێت. دوو پرسیارێکەکە ئێستا لە سلێمانی لە بۆی 4 نەخۆشخانە چەند نەخۆشمانە یانی و چەندێکیان حاڵەتیان باش نیە قسەیەکێک کە دەڵێ هەموو جارێک ئەوەی کە دەمرێ ڕۆژتوان پرسیان دانەیەک لە سلێمانی ئەوانن کە ئەوانە زیاترەوە خۆیان توشی نەخۆشیەکان دیکەن بەڵکو مانگەکانی سەرەتایی پرسیاری دووەم بۆ 20 کە کۆڕۆنای گۆڕا هەتا ئێستا لە سلێمانی لە عێراق ئینسان ئامێری پشکنیە یاخود هەر کۆڕۆنای 19 پشکنەکان ئەوەی ئامێرەکە وتم ئامێر هەیە ئامێرەکە بە هەمان PCR جێبەجێکرێت تەنها کیتەکەی هەیە کیتەکەشی بە زووترین کاتەگاتە دەستمان سەبارەت بە ژمارەی نەخۆش وابزانم ئێستا 14 نەخۆش لە نەخۆشخانەکانی ئێمەدا بووە و وابزان دوانیان لە عنایە مڕەکەزن ئەوانی کامی باردۆ سیان جێگیرن ڕێژەی مردن زۆر کەم بۆتەوە خۆ دەزانیانی ڕۆژی وایە هەر مردنیتیانە ڕۆژی بە هەفتەی جاری دوانسیان ئەوانەشن کە تەمەنیان هەیە و کێشەی تەندروستیکیان هەیە. ئێمە خۆی لە ڕاستیە ئەو کاتی هاتنی ڤایرۆسەکە ڕێکاری لەگەڵایەت ڕێکارەکە تا ئێستا ئەوەیە کە پێشتر تیمی تەندروستی ڤاکسینەکە وەرگێ لەگەڵ ئەو کەسانی کە تەمەنیان هەیە و نەخۆشی درێژخایانیان هەیە تا ئێستا ینی یاعازەکە وایە بەڵام ئەگەر گۆڕانکارێکی بەسەرابێ بە دڵنیاییەوە ئێمە پابەند دەبین بەو ڕێکارانەی کە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و عێراق پێمان دەڵێ و پێم وایە تیمەکانیشمان ئامادەیە بەڵام پێویستیان پشکنینێ بۆ بەکارهێنانی ڤاکسینەکە چونکە بەڕاستی بەکارهێنانی ڤاکسینەکە تۆزە کارێکی ئاڵۆزە ئەوەنە کارێکی سادە و ئاسان نییە بەڵام ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردو خۆمان ئامادەکەین بەڕاستی هیواداری ڤاکسینەکە چونکە ئێستا ئێمە لە ڕاستیدا پێویست ناکە خەڵک خۆی زۆر
سەغڵەتی ڤاکسینەکە بکات چونکە ئێستا ژمارەیەکی زۆر لە خەڵک بەرگریانەیە لە شاری سلێمانی ئەوە من بۆ خۆم پێم باشە ینی بدرێت لەو کەسانی کە نەخۆشیەکان نەگرتووە پێش هەموو کەس پاشان کەسەکانی تر بەڵێ ئەمە بۆ چوونی منە هەموو کەسەڵێ شەپۆلێکی زۆر بەهێزیێتەوە بەرپرسەکانی وەزارەتی تەندروستی ڕێکخراوی تەندروستی جیهانی بەڵام من خۆ شەت نییە یعنی ئینسان لە هەموو جارێک بتوانێت ڕاستیەکان بکە بەڵام من پێم وایە شەپۆلی بەهێز نایێتەوە بۆ شاری سلێمان ئایا پێشنیازەکان تا ئێستا چییە بۆ ڕێکاری ڕێکاری نوێی ڕۆژڕۆی کۆرۆنای گۆڕاوە هاوڵاتیان زیاتر باز لە ئەوەکەن تا چەند گەری هەدەغەی ناخۆشیان چەندیان هەدەغەی سنووردان هەیە پێشنیازەکان زیاتر بچین ئایا جارێکی تر کافتەریاکان زەوجەکان چێشخانەکان دادەخێنەوە ئەوەی تا ئێستا باس دەکرێت تەنها ڕێکاری تەندروستیە لە سنوورەکان یعنی تا ئێستا باسی ئەوە نەکراوە ڕێکاری ناوخۆیی جێبەجێ بکرێت ڕێکارەکانی ژەوەیە یاوە تا سنوورەکان دابخرێت یانەوە تا ئەو کەسانەی کە لێوەیەن پشکنینیان بۆ بکرێت ئەنجا داخڵ بکرێت بەڵام خۆ ئەو تا ئێستا هەمووشیان هاتوون وەکو بڕیار وتی هیچیش نەکراوە قەدەغەی هاتوچۆ ناکرێت پێم وانییە وا باز